گەی چەندین ئاستەنگ و قەیرانی جۆرا و جۆریان گرتووە لە بێموچەیی و هەتا نەبوون و کەمی پێداویستیە سەرەتاییەکانی گژێوی ژیانیان. سەرەڕای ئەو ڕاستیانە چەندین ئاستەنگی خنکێنەر بەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی گرتووە. لێرەشەوە بەرپرسیارەتی لە ئەستۆی حکوومەتدایە بۆ داڕشتنی پلان و بەرنامەی چاکسازی بۆ دەربازبوون لەم تەنگژە و قەیرانانەی کە هاوڵاتیانی کوردستانی لە دۆخێکی ناهەمواردا تووشی گیرروگرفت کردووە و ڕوونکردنەوەی پێویست لەم بارەیەوە بە پەرلەمانی کوردستان و هاوڵاتیانی هەرێم بدات. دەمەوێت لێرەدا ڕۆڵی پێشمەرگە قارەمانەکانی کوردستان بەرز بنرخێنم. سەرەڕای قەیرانەکانی هەرێمی کوردستان ئەوان لە بەرەکانی پێشەوەی جەنگی دژ بە تێرۆرستان زۆر نەبەردانە هەرێمی کوردستان دەپارێزن. هەر بۆیە لێرەوە پێیان دەڵێن هەمومان شانازی بە هەمووتانەوە دەکەین و هەمووتان بە پارێزەری نیشتیمان دەزانین و ئێوەش خۆتان بەهی هەمومان بزانن. دڵنیاییتان دەدەینێ ئەو پەڕی هەوڵی خۆمان دەخینە گەڕ بۆ ئەوەی ململانە سیاسیەکانی ناوخۆ بە شێوازێکی دیموکراتی و ئاشتیانەیەک لای بنەوە و نێڵین کار لە یەک ڕیزی و ورەی پۆڵاینی ئێوە بکات، چونکە جیاوازی و ململانەی سیاسی نەریتێکی دیموکراسیە. لەسەر ئێمەی ئەندامانی پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتیەکەی پێویستە کە گیانی لێک بردن و ڕێزگرتن لە جیاوازیەکان بکەینە نەریتی کارەکانمان، چونکە بوونی جیاوازی ئاماژەی بەرەو پێشچوونی دیموکراتی هەرێمەکەمانە. پەرلەمانتارانی بەڕێز، لە ماوەی چەند مانگی ڕابردوودا قەیرانێکی تری سیاسی لە هەرێمی کوردستاندا سەری هەڵداوە، ئەویش پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە. لەم پرسەدا پەرلەمان وەک مەرجعی باڵای یاسادانان شوێنی یەکلاکردنەوەی قەیرانەکەیە. بۆ مەبەستەش فراکسیۆنەکان دید و بۆچوونی جیاوازیان لەسەر قەیرانی سەرۆکایەتی هەرێم هەیە. ئەمە شتێکی ئاساییە و گرنگە ئەم جیاوازیە لە چوارچێوەی یاسا و پاراستنی بنەماکانی دیموکراتی و سازان و بەرەو پێشچوونی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستاندا یەکلا بکرێتەوە. پەرلەمان دامەزراوەی سەرەکی یاسادانان و چاودێریە و بەرپرسیارە لە یەکلاکردنەوەی پرسە دەستوری و یاسایی و چارەنووسسازەکاندا. ڕۆڵ و پێگەی خۆی لەم ڕۆ دەپارێزێت و بە گیانێکی نیشتیمانی و لە سۆنگەی سەروەربوونی یاساوە مامەڵە لەگەڵ پرسەکان دەکات و ئێستاش هەر بەو پێودانگ و پەرۆشیە بۆ دەربازبوون لەم تەنگژانی ڕوبەڕوومان بۆتەوە بە تایبەت پرسی سەرۆکایەتی هەرێم دەرفەت درراوە بۆ گەیشتن بە ڕێکەوتنی هەمووان لە چوارچێوەی یاسادا کە لە بەرژەوەندی نیشتیمان و چاکەی گشتی دابێت و یاسا ڕێڕەوی ئاسایی خۆی ببڕێت. ڕەهەندێکی تری ئەم کێشە سیاسیانە ماف و بەشداری سیاسی لایەن و پێکاتە جیاوازەکانی کوردستانە. بە شانازیەوە لەم خولەی پەرلەماندا بۆ یەکەمین جار یاسای پاراستنی مافی نەتەوە و پێکاتە جیاوازەکانمان پەسەند کردووە. پێمان وایە لە هەرێمی کوردستاندا بە تەنها یەک نەتەوە و ئاین و مەزهەب بوونی نییە، بەڵکو کوردستان مۆزاییکێکە لە نەتەوە و مەزهەب و ئاینی جیاواز. هەر بۆیە هەمومان پێکەوە دەتوانین نیشتیمانەکەمان بپارێزین و گەشە بەلایەنە جیاوازەکانی بدەین. پەرلەمان ڕێز لەو مۆزاییکە هەمە ڕەنگەی گەلی کوردستان دەگرێت و پێوەری ڕاستەقینەی پەرلەمان بۆ جیاوازی نەتەوە و ئاین و ئاینزاکان و نوێنەرەکانیان لەسەر قەبارەی کەمی و زۆری نییە، بەڵکو دەرفەتی یەکسانی یاساییە لەسەر بنەمای هاوڵاتی بوون، سەرەڕای ڕێزدانان و ڕەچاوکردنی تایبەتمەندی هەر نەتەوە و ئاین و ئاینزایەک. پەرلەمانتارانی بەڕێز، لەم وەرزە نوێیەی پەرلەماندا لەبەردەم چەندین ئەرکی نیشتیمانی و یاسایی و چاودێری داین. ئەرکی پەرلەمانتارانە بە ڕۆحی نوێنەرایەتیکردنی گەلی کوردستان مامەڵە لەگەڵ پرسەکاندا بکەن و ڕۆڵ و پێگەی خۆیان و پەرلەمان بپارێزن لە بواری چاودێریکردن و یاسادا ڕشتن و چاکسازی. یەکێک لە ئەرکە پڕبایەخ و گرنگەکانی کاراکردنی ڕۆڵی پەرلەمان بوونی پێڕەوێکە کە وەڵامگۆی کاری سەردەمیانی پەرلەمان بێت. بۆیە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان لە دانیشتنە سەرەتاییەکانی ئەم وەرزەدا دەخرێتە بەرنامەی کار بەو هیوایەی
ئەوەی لەماوەی بە هیوایەوەی لەماوەیەکی دیاریکراودا پەرلەمان ببێتە خاوەن پێڕەوێکی نوێ و پێشکەوتوو کە ڕێگا خۆش بکات بۆ پەرلەمانتاران و فراکسیۆنەکانیان کە باشتر بتوانن ئەرکەکانی سەرشانیان جێبەجێ بکەن. شان بەشانی ئەمەش بەردەوام دەبین لە کارکردن لەسەر پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان. لەم پێناوەشدا پرسی درێژکردنەوەی ماوەی کارکردنی لیژنەی ئامادەکردنەوەی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان بە زوویی دێتە بەرنامەی کاری پەرلەمان. ئەمەجگەلەوەی وەک ماوەی ڕابردوو جەخت دەکەینەوە لە بەردەوام بوون لەسەر کاراکردنی ڕۆڵی چاودێری ئەندامان و لیژنە تایبەتمەندەکانی پەرلەمان. هەروەک چۆن لە ماوەی ڕابردوودا پەرلەمانتاران ئازایانە و بەرپرسیارانە چاودێرێکی وردی دەسەڵاتی جێبەجێکردن بوون لەگەڵ بوونی چەندین قەیران و کێشەدا، ئێستاش پێویستە پرۆسەی چاودێری بە شێوەیەکی وردتر و بەرپرسانەتر ئەنجام بدرێت لە پێناو ئەنجامدانی چاکسازیەکی بنەڕەتی لە کۆی جومگە و لایەنە جیاوازەکانی هەرێمی کوردستاندا، چونکە چاکسازی تاکە چارەسەری قەیران جیاوازەکانی هەرێمی کوردستانە و چاوەڕێین حکوومەتی هەرێم هەنگاوی کردداری گەورە لەم بوارەدا بنێت. پەرلەمان لەم وەرزەدا بەردەوام دەبێت لەسەر هەوڵەکانی بۆ بە سیستماتیککردنی کەرتی وزە لە هەرێمی کوردستاندا لە ڕێی دروستکردنی سندوقی داهاتەنەوتیەکان بەپێی یاساکەی و دەرکردنی یاساکانی تری پەیوەندیدار بەو پرسە گرنگە لە هەرێمی کوردستاندا. پەرلەمان بەردەوام دەبێت لە تەواوکردنی یاسا پەیوەندیدارەکان بە دادی کۆمەڵایەتی و دادپەروەری لە کۆی لایەنە جیاوازەکان لە هەرێمی کوردستاندا، بەتایبەت ئەو یاسایانەی پەیوەندیان بە دەستەبەری کۆمەڵایەتی و سۆشیال هەیە. بەو هیوایی ئەم دانیشتنە دەستپێکی وەرزێکی پڕفەری کاری پەرلەمانی بێت و هەر سەرکەوتوو بن. بەڕێزان بەم شێوەیە دانیشتنی ئەمڕۆمان کۆتایی پێدێت و لە هەفتەی داهاتوو دەست دەکەینەوە بە دانیشتنە ئاساییەکانی وەرزیگرەدان. زۆر سپاس.